ساڵەهایە ئێمە کەمتەرخەم بووین لە دابینکردنی هەلی کار، نەک هەر بۆ گەنجەکانمان، بۆ هەموو چوین و کوێژەکان کەمتەرخەم بووین تایە. بۆیە نەک جارێ سەدان جار داوای لێبوردن لە گەنجەکانمان دەکەین. بەڵام نە کۆتایی دنیایە و نە ئەخیری ژیانیشە. بۆی ئەوەی گەنج ژیان بەردەوامی هەیە. بۆ ئێمەش وەکو یەکێتی قەت بەڵێنی سەوز و سوود بە کەس نادەین. تازە ڕاهاتوین لەسەر ئەوەی بەڵێنێک بدەین کە جێبەجێ ببێت، بەڵێنێک بدەین کە بتوانین بیکەین بە کردار. و ئەو هەموو گەنجە بێکاری کە لە گەرمیانە هەیە و لە ڕزگاریشا هەیە بمانەوێت بە ساڵێک و بە 2 ساڵ خۆش زەرانیان کەین. ئەوە یەکێکە لە درۆ شاردارەکانی کە ئەمانەوێت دەستی گەنجەکانی پێ ببڕین. بۆی ئێمە بڕیارمان داوە ئەو سیاسەتەی کە ئەیکەین سیاسەتێکی دروست بێت لەگەڵ خەڵکی خۆمانە. ئەگەر درەنگش ئاشبوونەوە هەر ئاشیانەکەینەوە. ئەگەر کاتیشیان پێویست بوو داوایان لێکەین کە کاتمان بنێت. بۆیە من بە خەڵکی ڕزگاری ئەڵێم تکایە کات بن بە یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەوەی داپۆتێکی کارێکی باش بێت بۆ ئێوەی گەنجان.